لە ڕۆژی جیهانی مۆزەخانەدا مۆزەخانەی سلێمانی لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزەنانی بەخشیە چەند کەسایەتیەک کە ڕۆڵیان هەبووە لە پاراستنی شوێنەوار و دەوڵەمەندکردنی مۆزەخانەی سلێمانی. عومەر فەتاح هەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەڵاتی ڕێزەنانی پێبەخشا دەڵێت ئەرکی تاک بە تاکی هاوڵاتیانە بە حکوومەتیشەوە کە پارێزگاری لە ئاسەوارەکان بکەن لەبەرەوەی ڕنگدانەوەی شارستانیەت و مێژوو کە لە پووری نەتەوەی کووردە. بێ هەموو فەردێک لە حکوومەتەوە لە دەستگاکانەوە لە هەموو کەسێکەوە وتم هەموو کەسێک لەم کوردستانە ئەبێ پشتیوانی بکە، هاوکاری بکە، یارمەتی بە وەچی پێ بکرێ بۆ پاراستنی بیکات. پاراستنی شوێنەواری کوردستان پاراستنی میلەتی کورد و تاریخ و زەمانەکەیەتی. لەبەر ئەوە پێویستە بیبەنە شوێنی خۆی و دەری بخەن و شوێنی تایبەتی بۆ دانێن بۆ ئەوی پیشانی هەموو دنیا بین کە ئێمە میلەتێکین هەزاران ساڵە لەسەر ئەم وڵاتی خۆمان ئەژین و وڵاتی خۆمانە و ئێمە ئەسلین و هەین و ئەوەش تاریخەکەمان و شانازیش بە تاریخەکەمانەوەکەین کە تاریخی ئێمە لە پێش تاریخی زۆر لە میلەتانی تری دنیا هەبووە و هەین و ئەژمێنی. مۆزەخانەی سلێمانی توانیوەتی پێشکەوتنی بەرچاو بەخۆی ببینێت و ژمارەیەک لە ئاسەوار و کەلوپەلی مێژووی گرنگی لەخۆ گرتووە و دەتوانرێت بە پشتگیریکردن و گرنگیدانی زیاتر بە شوێنەوارە مێژوویەکان و دۆزینەوە و دانانی ئاسەوارەکان لە مۆزەخانەی سلێمانی زیاتر بەرەوپێشی بن و ئەکرێت مۆزەخانە بکرێتە ناوەندێکی گرنگی فێرکردن. ڕاستێکی ئێستا لە هەموو جیهانە ئەرکی مۆزەخانە زۆر گۆڕاوە بۆتە شوێنی فێربوون، شوێنی ڕۆشنبیری بڵاوکردنەوە. جگەلەوەش مۆزەخانە ئەو شوێنەیە کە توێژەرانیان ئیشی کاری تیاکەن لێرە، ئەوانی ژیان لێرە لە مەخەزەنەکانیە دەقە نووسراوەکان، مۆر، نەحت و پەیکەرەکان دیراسە ئەکەن، نامەی ماستەرەکانیان و دکتۆراکانیان لە مۆزەخانەیە ئەنووسن لەسەر شوێنەوارەکان. دەبەرەوە شوێنێکی ڕۆشنبیری شوێنێکی فێرکاریە، شوێنێکی کللتوریشە. ئەوەی کە پێویستە لێسەیە حکوومەت ئاوڕی زیاتر بداتەوە لە شوێنەوارەکان، لە خزمەتکردنی بەڕێوەبەرایەتیەکان، لە خزمەتکردنی شوێنەوارناسان، بەدابینکردنی بودجەی پێویست بۆ ڕاپەڕاندنی پرۆژەکانمانەوانە. بۆ نمونە ئێمە چەندین خانووی کە لە پووریمان هەیە دیاریمان کردوون بۆ ئەوەی کە بیان کڕینەوە، دووبارە نۆژەنیان کەینەوە. ئێرە پایتەختی ڕۆشنبیریە، ڕۆشنبیری تەنها کۆمەڵێک سێکتەر ناگرێتەوە بۆ خۆتەزانی خانووە کە لە پووریەکان بربڕەی کە لە پووری ئەم شارن. مۆزەخانەی سلێمانی لەسەر ئاسی عێراقدا لە پلەی دووەمدایە و لەسەر ئاسی هەرێمیش پلەی یەکەمە و کۆنتترینی ئاسەواریش کە لە مۆزەخانەکەدایە مێژوەکەی بۆ 100,000 ساڵ پێش دایکبوونی مەسیح دەگەڕێتەوە. ئەمە جگەلەوەی چەندین پارچە ئاسەواری تری نوێ دۆزراونەتەوە لەژێر لێکۆڵینەوە و توێژینەوەدان کە دەبنە هۆی زیاتر دەوڵەمەندکردنی مۆزەخانەی سلێمانی. تا ئێستا مۆزەخانەکان شوێنی نمایشکردنی ئەو ئاسەوارە و کەلوپەلانەیە کە تێدا هەڵگیراوە، بەڵام پێویستە لەمۆلا مۆزەخانەکان بکرێتە ناوەندێکی فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری بۆ نەوەکانی داهاتوو کە قۆناغەکانی ژیانی کوردی پێدا تێپەڕ بووە بۆی کە ئاشنای ئەوە بن کە کورد و قۆناغەکانی ژیان چۆن تێپەڕیوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.